کۆمپانیاکان ماوەی چەند ڕۆژێکە کارەکانیان ڕاگرتووە بە بیانەوەی سەرفنەکردن و خرجنەکردنی شایستەدارایەکانیان و من پێم خۆشە لێرەوانەیە کە دەستخۆشی لە بۆ هەموو کرێکاران و لەگەڵ فەرمانبەران و ئەندازیاران و تیمی سەرپەرشتیارانی بەشی ئامێرەکان و بەشی خزمەتگوزاری و بەشی باخچەکان کە هەر هەمویان ماوەی چەند ڕۆژێکە بە شەو بە ڕۆژ خەریکی پاکردنەوەی شارن بە شەو بناو بازار پاکەنەوە بە ڕۆژیش جادە سەرەکیەکان و کۆڵانەکان بەپی پلانێک کە دامانناوە تاکو دەست بەکاربوونەوەی کۆمپانیاکان ئێمە هەڵمەتەمان بۆ ێڕاگەاندووە مەبەستی ئێمە بەداخەوە لەبەرەوەی پێشتر کۆمپانیاکان بەڕاستی کە ئەم ڕاگررتیان کردو تەمەەن عقدێکیان هەیە بە پێم عقدا لە حاڵەتی وەستانیانە ئێمە توانین ئامێرەکانی ئەوان بەکاربێنین بەڵام بەداخەوە هەموو شتێکیان ساحب کردوێتەوە بۆ کۆڵانەکانیش بەڕاستی ئێمە چونکە لەبەرەوەی چەند ساڵێکە کۆمپانیاکان بەڕێوەی ئەبن لەبەرەوە ئێمە هەم سیارەکانمان کەمە هەم تیممان کەمە ئەنی سەد کەسن کە هەڵەسن بە پاکردنەوەی هەموو سلێمانی و بازارەوە بۆیە داواکەین بەڕاستی داواکەین لە هاوڵاتیانی شاری سلێمانی کە پاڵپشت و پشگیر و هاوکارمان بن لەوەی کە هیچ نەبێ ئەوانەی خۆڵەکانی خۆیان کۆکەنەوانێ و ئێمە تیمەکانمان بە سیارەکان بە شۆفڵ بە گەڵابە هەمووی هاتوونەتە سەر خەت کۆی کەنەوە بۆی ئێمەش بتوانین چکە ماڵ بە ماڵ ناتوانین ستافمان کەمە.